دەسەڵاتداران لە بەغدای پایتەختی عێراق گەورەترین درەختی کرسمسیان لە پارکی زەورا لە پایتەخت بە بۆنەی کرسمسەوە و هەروەها یەکەم ساڵیادی تێکشکاندنی گروپی دەوڵەتی ئیسلامی داناوە. تمثل هاي الشجرة الحب والسلام. ئەم درەختە هێمای خۆشەویستی و ئاشتی و هەروەها هاوسۆزیە بۆ برایانی مەسیحی. ئێمەی موسڵمان هاودەنگی خۆمان لەگەڵ مەسیحیەکان ڕادەگەێنین و پشت بە یەزدان ساڵانی داهاتوومان دەبنە ساڵانی خۆشی و ئاشتی لە عێراق بۆ هەموو پێکهاتەکانی. دانانی درەختی کرسمس نەریتێکی مەسیحیانیە. ئەم درەختەی لە پارکی زەورە دانراوە بەرزەکەی 25 مترە و تیرەکەشی 15 مترە. ئەمە گەورەترین درەختی کریسمەسە لە عێراقدا و هیواخوازین ساڵی 2019 ببێتە ساڵی ئاشتی بە تایبەت دوای شکست پێدانی داعش. لویز رافایل ساقۆ سەرۆکی کڵێسای کلدانی کاتۆلیک لە بەغدا بەم جۆرە باس لە مەسیحیەکان لە عێراق دەکات. اليوم المسيحيين مهمشين. لەمڕۆدا مەسیحیەکان لە عێراق پەراوێزخراون و مافەکانیان پێشێکراون، هەروەها دەست بەسەر ماڵ و موڵکیان داگیراوە، لە بواری کاریشدا کەنارکراون. ژمارەی دروستی مەسیحیەکان لە عێراق نازانرێت، بەڵام لە ئێستادا بە چەند سەد هەزار کەسێک مەزەندە دەکرێن. ئەگەر کۆتاییەک بەم ئایدۆلۆژیاتون ڕەویانە نەهێنرێت، ئەوە دەبێتە کێشە و ڕەنگە ببنە هۆکاری سەرهەڵدانەوەی قاعیدە و هەروەها داعش، بەڵام بە شێوازی جیاواز. لەو پەری دەسەڵاتیدا لە ساڵی 2014دا گروپی دەوڵەتی ئیسلامی کۆنتترۆلی نزیکەی یەک لە سەرسەی خاکی لە سووریا و عێراق کرد. لەوانە شاری گەورە لە هەردوو وڵاتدا میلیتانانی داعش بەهۆی بۆشایی سیاسی ئاکامی شەڕی نێوخۆی سووریاوە گەشەی کرد. ئەو جەنگەی کە سەرۆک بەشار ئەسەد بە زەبری هێز ڕاپەڕینەکەی ساڵی 2011 سەرکوت کرد، ئەوەی لە دژی حکومڕانی 40 ساڵی بنەماڵی ئەسەد بەرپا کرا. هێرشەکانی ئەم دوایانی گروپی داعش لە عێراق ئەوە دەردەخەن کە ئەم گروپە هێشتا توانای ئەنجامدانی هێرشی کوشندەیان ماوە، تەنانەت لەو کاتەشی کە هیچ شارێکیان بەدەستەوە نییە.